بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. موچەی فەرمانبەران لە نێوان یاسای بودجەی گشتی 2017 عراقدا هەفتەی ڕابردوو لە ئەنجومەنی نوێرانی عراق بە زۆرینەی دەنگ یاسای بودجەی 2017 عراق پەسەند کرا و بە دەنگی 4 فراکسیۆنی کوردی لە ئەنجومەنی نوێرانی عراق بەدەر لە پارتی دیموکراتی کوردستان ئەو یاسایە تێپەڕێنرا و ئێستا تەنها جێبەجێکردنی ماوە. لە بەرنامی پرسی ئەم جارەدا دەپرسین مامۆستایان و فەرمانبەران و بەگشتی موچەخۆران لە هەرێمی کوردستان تا چەند چاوەڕوانی ئەو یاسایە بن کە بچێتە بواری جێبەجێکردنەوە و دۆخی دژواری ئابووری ئەوان و سەرجەم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێ و باش ببێت. دەکرێت پرسیاری تر لەسەر ئەم بابەتە بکەین و بپرسین ئایا ئەم فراکسیۆنە کوردیانە بە تایبەتی ئەو 4 فراکسیۆنە لایەنەکانیان پاڵپشتیانە بن هەتا کۆتایی لە جێبەجێکردنی ئەو یاسایەدا و ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پابەندە بێ بەو یاسایەوە و ناچار ئەبێت بەوەی کە جێبەجێی بکات. لەسەر ئەم بابەتە دەوەسین بە بەشداری و میوانداری هەریەک لە بەڕێزان محمود ڕەزا ئەمین پەرلەمانتاری ئەندامی ئەنجومەنی نوێرانی عراق لە فراکسیۆنی گۆڕان و هەروەها بەڕێز دارا محەممەد ئەمین چاودێری سیاسی سپاسانەکەین کاتان بەخشی بەرنامەکە دووبارە زۆر سپاس. مامۆستا محمود ئەگە سەرتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئەو داوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ ئاڕاستەی فراکسیۆنە کوردیەکانیان کرد لەسەر ڕوونکردنەوە لەبارەی بودجەی گشتی عراقەوە لەو یاسایە کە تێپەڕێرا و پەسەند کرا بۆ 4 فراکسیۆن نەچوون بەدەنگ داواکە و ڕەتیان کردەوە بۆ کارەکەی چی بوو؟ ڕاستیە پێرێ داوایان کرد و داواکردنەکە لە ڕێگەی میدیاوە بووە، ینی هیچ ئەو فراکسیۆنانە هیچ فراکسیۆنێک بە ڕسمی نامەی ڕسمی بۆ نەهاتوە تاوەکو کۆبینەوە. ئەوە یەک. دووەم ئەوێ ڕاستی بێ گفتوگۆی وا پێش ئەسڵان پێش دەستپێکردنی مناقشەی قانونی موازنە ئەبێ ئەو دانیشتنانە ڕووبن لە بینی پەرلەمان نوێنەرەکانی خەڵکی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە نێوان ئەوانەی ئەوەی لێرە پێڵەن حکوومەتی هەرێم. درەنگ وەخت بوو نەکرد درەنگ وەختە ئەسڵەن عیبە لە داوای واچکە قانونەکە بوو بە قانون، ینی لە پرۆژەوە تێپەڕی چۆ قۆناغی قانونەوە لە یەکی ساڵی 2007 ساڵی ئایندەوە چەند هەفتەیەکمان ماوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. خوێندنەوە چیە بۆ ئەو داوایە؟ ینی جەنابەت کە کاتی نەماوە وەڵاهی بێجگە لە پێم وایە من وایە خوێنمەوە بێجگە لە مزایدات و چەواشەکردن من هیچ هینەکی حکمەتێک لەم هینایە نابینم، چکە ئەوان لە ئەسڵە یەکەم ئەگەر خەمی ژیانی خەڵکیانە ئەبێ لە مانگی نۆوە ئەوان هەموو شتێکیان تەواو کردبی و موازنەی بەشی هەرێمیان دابێ بە حکوومەتی ئیتحادی تا داخلی قانونی موازنە بکرێ. ئەوان ناردویانە نەوە چەند ساڵە نە لێرە موازنە هەیە، پەرلەمانی کوردستانیشی ئەوە بۆ 2 ساڵە چە پەچیان خستووە، نە لێرە قانونی موازنە هەیە و نە لەوێش بەشداریەکەن لە دانانی قانونی موازنەیە. ئەمە خەلەلێکی گەورەیە لێرەیە. دوای ئەوە ئەگەر خەمی خەڵکیانە ئەبێ ئەمان لە هەموو لەوانەی نوێنەرەکانی کە یاخود لە بەشدارەکانی کەی حکوومەتی ئیتحادی گەرم و گوڕتر بن بۆ قانونی موازنە، چکە ئێمە ئەوەی لە قانونی موازنە بۆمانیە بەرامبەر بڕێکی دیاری کراو لە نەوت تۆ پارەیەکی زۆرت بۆ دێ بەبێ ئەوەی لەسەری قەرزار بی. ئەمان نەوتی شەفرۆشن ئەو نەوتە ئەفرۆشن ئەنێرن بەم لاولایەوە کەچی ئێمە بەقەدەر ئەو نەوتە ئەیفرۆشن بەقەدەر پارەی ئەو نەوتە ئەفرۆشن ئێمە بەردەوام قەرزارە بین. تۆ پارەیەکی مۆڵی خۆت کەوتووە لەوێ حەقی خۆتە دەستوور یاوی تێ حەقی خۆتە هەو بەبێ ئەوەی لەسەر قەرز بێ بەبێ ئەوەی داوای وەرگرتنەوەی لێ بکەن بەبێ هیچ شتێک پارەی خۆتە ناچی بهێنی. من لەم عەقڵە تێناگەم لە ڕاستی. ئەوان ینی بەڕای تۆ چی بکرێت؟ ینی ئێستا وەکو باسە کرد یاساکە تێپەڕێرا و تاو کۆتایی پێهاتووە، بەڵام حکوومەت لەگەڵ نوێنەرە کوردەکان بە تایبەتی و 4 فراکسیۆنە هەرچەند لە بیاداشەکەی دوێنێ وەکو وەڵامێک بۆ حکوومەت 4 فراکسیۆنە گەڕایەنگیان ئەڵێن ئەبێ پێشتر ئێمە لەسەر ئەجەندایەکی ئەو کۆبوونەوەی ڕای ئێمەشی تیابێ و ئێمەش ئاگاداری ئەو کۆبوونەوەی بین. ینی ئەکرێت چی بکەن ئێوە لەگەڵ حکوومەتە؟ خوێن وەکو ئەرزم کردی داواکە داوایەکی زۆر سەیر و سەمەرەیە بە هیچ پێودانگێک ناتوانانی ینی بیخیتە چوارچێوەی ئیشی موئەسەساتی دەلالەتی یەکێکە لە نیشانەکانی کەی ئەو فەوزایە لەم هەرێمەی ئێمە هەیە. کەس ینی
من پێم وایە من دەمێکەوتومە حکوومەتمان نیە ئەمە یەکێک لە دەلیلەکانی نەبوونی حکوومەتە کە هیچ ئیشێکی موسەساتی نییە لە ڕاستیە لەبەر ئەوە داواکە بۆ خۆی لە ناو خۆیان زۆر عیبە کە ئەوەی پێی ئەڵێن حکوومەت داوای وا بکە کەی لە وەختێکە کە بەسەر چووە ینی ئەو پەندە کوردی ئەڵێ لە پاش ڕێخەمشەی بڕێ قانونەکە تێپەڕیەوە ڕۆشتوە تۆ هیچ دەورێکرد نەبووە و بێجگە لەوەش لە ئیعلامە ڕایبگەیەنی وەکو ئەوەی کە ئەم عالەمە دانیشتێ بە دیار لوتف و مەرحەمەتی ئەمانەوە لە ئیعلامە پێمان بڵێن وەرن بۆ کۆبوونەوە ئیتر بە هەلس کە سەما بچی بۆ لایەن ئەوە لە هەموو ڕوویەکەوە عیبە ئەو داوایە و هیچی تیان نییە بێژگە لەوەی ئەیانوێ خۆیان بدزنەوە ئەو گروپەی کە من بەردەوام پێم وایە غەڵەتم نەوتوە بەرنەوام ناو مافیای نەوت مافیای نەوت ئێوێ ئەم قانونە جێبەجێ نەکات چکە لە دژی بەرژەوەندەکانی خۆی و لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە جووتە ئەوێ بە بیانوی جۆراوجۆر شانی خۆی لێ بەتاڵ کاتەوە و ئیلتیزام بە جێبەجێکردنیەوە نەکا بەڵام فراکسیۆنەکانی کە لەوێ ئیشمان لەسەر کردووە لە ڕاستیە ئێمە سوورین لەسەرەوەی بێ و قانونە جێبەجێ بکرێ ئەگەر بچن بۆ ینی ئەگەر فەرەزەن ڕۆشن بۆ ئەو کۆبوونەوەش ئەم هەفتەیە نا هەفتەیەشی کە هەر بۆ ئەوە ئەچن بە حکوومەت بڵێن ئەبێ ئەمە جێبەجێ بکە ینی هیچی دەرەتانیشکە نییە دەستخۆش ساسە گەڕێ وڵات ماوەسەدارە زۆر یاسا و قوانین هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقی خودی عێراقیش یاسای زۆر باش و چۆنەڵێ تۆکمە و زۆر باشن بەڵام کێشەی هەرێمی ئێمە وڵاتانی ئێمە بە تایبەتی و بەگشتیش خۆڕەڵاتی ناوڕازەوەی کە کەمتر جێبەجێکرێت و ئەچێتت بواری تەنفیزە و دوجار یاساگان جێبەجێ بن ئومێدێک هەیە کە ئەم یاسایە کە دوجار لە ڕێگەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و لەگەڵ کەرکووکە لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە دوجار دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان باش ببێت وەکو پێش 2 ساڵ 3 ساڵ پێش ئێسەی لێ بێتەوانێ یاساکە هەیە ئیشی بۆ کراوە مەرحەلەیەک سەرەتایی بڕیەوە ئێستا بواری جێبەجێکردنی ماوە ئەمە تۆ چۆن بۆی ئەڕوانی بۆ جێبەجێکردنەکەی ئەکرێت بەناوی خۆی بەخشنەی میهرەبان لە ڕاستیدا لە وڵاتە ئێمەدا تەنها یاسا سەروەر نییە و لەبەرەوەی لە وڵاتە میلیشیا حکومەکە و حیزب لە یاسا گەورەترە و زۆر جاریش تاکە کەسێک لە حیزب گەورەترە ئەمە وای کردووە یاسا سەروەر نییە و موسەساتیش نییە باز تایبەت لە هەرێمی کوردستانەکەم لەبەرەوە ئێمە هەموو موسەساتی ئێمە بە سەرۆکایەتی هەرێمەوە ماوەکەی بەسەر چووە پەرلەمانە پەکخراوە حکوومەتە نییە ئەگەر چەند مانگێک جارێک کۆبێتەوە ئەویش وەکو تەڵقین بەسەر مردووە چەند شتێکیان بەسەر ئاخوێنەوە ئەنجومەنی وەزیران و دوجار بڕیارە درێ بەڕاستیەوە ئیدارەی وڵات ناکرێت ئێمە لە هەرێمێکە ئاژین هەرێمێکی زۆر دۆڵەمەند لە وڵاتێکە ئاژین کە عێراقە وڵاتێکی زۆر دۆڵەمەند داهاتێکی یەکجار زۆر هەیە بەڵام لەبەرەوەی کۆمەڵێک باڵێن میلیشیا حکومەکە یاسا نییە ئەم داهاتە نادیارە و دەرەنجامی ئەوە خەڵک برسیە ژیان نییە پێداویستی و خزمەتگوزاری نییە موچە نییە کارەبا نییە لەسەر و هەموو ئەمانەشەوە چەندین ملیار دۆلار قەرزارین کە ئەمە کارەساتێکی یەکجار گەورەیە لەمانەش گەورەتر یاریکردن بە شعوری خەڵک بەرپرسانی ئەم وڵاتە لە کۆنفرانسی لەندەن گوێم لێبوو چەند ڕۆژێک بەر لە ئێستا وەزیری سامانە سروشتیەکان ئەڵێ ساڵی 2016مان شێوەیەکی باش تێپەڕاند لە ڕووی داراییەوە و پاشان جێگری سەرۆکی حکوومەت دەڵێ تا ڕادەیەکی باش چارەسەری کێشەی کارەبامان کردو بەڕاستی من زۆر وڵاتی هەژار و نەدارم دیوە و زۆر وڵاتیم دیوە کە شەڕی ناوخۆی تیا بوو نزیکترینیان وڵاتی لوبنانە بەڵام نەم دیوە لە شەو ڕۆژێکا 2 ساعت کارەبا هەبێ یا 4 ساعت یا هەر نەشبێ ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە لەم وڵاتە هەیە بەرحاڵە و یاسایە کە دەرچووە پێم من گەشتبین نیم بۆی حکوومەتی هەرێم بتوانێت جێبەجێکە و ئامادەش نییە چونکە لێرە یاسایەک نییە حکوومەت ناچارکە لێرە میلیشیا حکوومەکە لێرە میلیشیا توانێت پەرلەمان و حکوومەت و هەموو دام و دەستگاکان هەڵوەشێنێتەوە لەبەر ئەو یاسایە من پێم وانە جێبەجێ بکەن و بانگێشکردنی ئەو پەرلەمانتارانە شەر بۆ بەڵکو مەخرەجێک بدۆزنەوە بۆەوەی نەبنە جێگای گلەیی خەڵک و جارێک تری بۆ خەڵەتاندن و چاوبەستەکی لە خەڵک پێمان ئەڵێن کە داهاتی ئێمە مانگانە لە تریلیۆنێک زیاترە جا باش ئەگەر مانگانە داهاتی هەرێم لە تریلیۆنێک زیاترە و لە ساڵێکە 12 تریلیۆنە هەیە پێویستی بەوە چی ڕبع موچەبەی بۆ ئەبێ بۆ ساڵێکی ژەچێ هیچ کۆمپانیایەک دینارێکی وەرنەگرتووە
باشە بۆچی بۆ 2 ساڵی جەچێ هەر حکوومەت موازنەی نییە حکوومەت نابێت لەسەر موازنەیەک بڕوا کە پەرلەمان پەسەندیەکە من وەزیر بووم لە حکوومەتە ئەوازانم حکوومەت پێویستی بەوەیە پەرلەمانی هەبێ و پەرلەمان موازنەی بۆ دابنێەوە لەسەر ئەساسی ئەو بودجێ حکوومەت کارەکانی خۆی کا بەزەم حکوومەتی ئێمە بەڕاستی توانین بڵێن هەر حکوومەت نییە هیچ مەرجێکی حکوومەت بوونی تیان نییە بەڵام چوونی من ئەمە فشارێک لەسەر پارتی دیموکراتی کوردستان دروست بووە بەوەی کە یەکەم جارە ئەم چوار لایەنە یەک بگرن بێکەوە ئەم بڕیارە بدەن و پارتی دیموکراتی کوردستان پێیوا بە حیزبەکانیان پاڵپشتی فراکسیۆنەکانیان ناکەن بەڵام ئێستا بۆی دەرکەوتۆ کە حیزبەکانیشان ناتوانن لە قسەی فراکسیۆنەکانیان دەرچن کە خەڵکی کوردستان چیتر بەوە باوەڕ ناکە گەشتبینی منەوە ڕایم پێ باشەوە پێشم وایە ناشتوانن بەڕاستی هەر حیزبێکیش لەو بڕیارە دەرچی ئەوە داخوازی گەلە داخوازی میلەتەکان لەلایەنەکان بە تایبەتی ئەگەر ئاماژەی پێبکەین چێتی نیشتیمانیتان لێرە و لەوێ باز لەوە کرێت من پێم نازم تا چەند فەرمیشە کە ئەوان نیشتیمانی کوردستان ناتوانێت ڕای بگەێنێ وڵێ لەگەر ئەو بڕیارە نیم بە هیچ شێوەیەک ناتوانێت چووکەوە داخوازی خەڵکە بەڵام تا چەند پابەستە پەیوەستە بە جێبەجێکردنی ئەمە گرینگە من پێم وایە گەرەکێتی نیشتیمانی بیەوێ دەتوانن فشارێکی زۆر گەورە لەسەر پارتی دیموکراتی کوردستان دروست بکەن بەوەی کە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرژەوەندی موچەخۆرانە لە بەرژەوەندی پێشمەرگەیە چونکە ئێمە ڕابردوو لە ئەرزی واقع هیچمان نەبینیوە پێویست ناکە ڕقەمان پێ بڵێن ئێمە 2 ساڵە ئەم معاناتەمان هەیە من ساڵی 2007 لە ئاشتی هەورامیم 20 وەزیر بووین پێکەوە لە کابینەیەکە بە منی وت کوردستان نەک بە من بە هەمووان جومانی وەزیران نەک جارێک دەیان جار لە کۆبوونەوەکانە داتاکانی یەخسە بەرچاومان من پێم وایە ئێمە هەمووان چاواشەکراین ئەو کاتە سەرەتای بوو بەڵام هەبوو ئستا نەڵێ موسڵمان یەک جارە گەزرێ لە چاڵێکەوە بەز ئێمە دایان جار پێوتین کە کوردستان دوای چەند ساڵێکی تر وای لێ دێ ئەو کاتەکاری لەسەرەوە کرد کە ئێمە لەگەڵ بەغدا ئابووری سەر بەخۆمان هەبێ کوردستان نەوت بفرۆشێت دیارە وەش پێشتر بەرنامەیان بۆ داڕشت بوو و کوردستان وای لێ دێ داهات و نەوتی زۆر لە دوبێ زیاتر دەبێ وای لێ دێ لە ساڵێکە 7 ملیۆن بەرمیل نەوت بنێرینە دەرەوە ئەفەن ڕۆژانە لە کوردستان وای لێ دێ نەزانم داهاتەکەی بچێکە بێت لە وڵاتە هەر دۆڵەمەنەکانی دنیا یعنی بەڕاستی ئەو بارودۆخە ئەوەی بینیمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بووین و هەرێمی کوردستان تا ئەو کاتێ یعنی ئەمە ڕاستیەکە ناشارێتەوە هەتا ئەو کاتێ لە بەغداوە بودجە هاتووە بودجەی بەغدا خێرنێ پێمان بکەن حەقی خۆمانە عێراقی فیدراڵ هەرێمی کوردستان بەشێکە لە وڵاتە تا جیابینەوە تا ئەو ڕۆژەی بودجە لە بەغداوە هاتووە وەزی هەرێمی کوردستان باش بوو خزمەت گوزاری ڕوو لە باشی بووە موچەی خەڵک دراوە و پارەی کۆمپانیەکان دراوە داهاتی هەرێمی کوردستانی چەند حیزبێک بەشی کردووە بردوێتی لەو ڕۆژەوە کە بودجەی بەغدا بڕاوە ئەم کارەساتە لێرە دروست بووە لەبەرەوە ئەمە ناکرێ ئەمە خەڵک بخەڵەتیانین بڵێن نەخێر کاکە بەغداتان لە بیرە پارەی نانارد و ئێستا بۆ بگەڕێنەوە بە بەغا ئێمە بەغدامان لە بیرە پارەیە نارد لە بیرمانە وەزع باش بوو لە بیرمانە لە ساڵێکە 11 ملیار دلار هاتووە لە بیرمانە لە ساڵێکە 10 ملیار دلار لە بەغاوە هاتووە بێژگە لە داهاتی ناوخۆ پەخشان و پەخشان نەکرا حکوومەتی عێراقیش حەز ناکە بۆ دۆخی کە بەم شێوەیە درێژە یعنی بەڕاستی نییە هەموو شارەزایانی بواری ئابووری داوان لە هەرێمە کرد لە ساڵی 2006 بە دواوت کاتان لەکەینەوەنە خەڵکو بندیوار تەعین مەکەن ئەوەندە ماموو شەخۆرتان نەبێ بەس ئەوەنە پارەکە زۆر بوو بە ئارزوی خۆیان لەسەر مەحسوبیەتی حیزبی ئەنما و ئەشکال شتیان دروست کردو ئەو کاتە موچە خۆر ژمارەی نەچوو بە 500 هزار ئێستا چۆتە ئەڵێ ملیۆنێک و 400 هزارمان هەیە ئەمە کارەساتە بەڕاستی لە وڵاتە ئێمە بۆیە من تەنها بەوە گەشتبینم یەکەم ئەگەرم چوارلایەنە بەیەکەوە بتوانن ئەم بڕیارە بدەن ئەمە خۆی شتێکی گرینگە دوو ئەگەر بتوانن لە دادگای فیدراڵی کاری لەسەر بکرێ و باوکاری لە حکوومەتی ناوەند و پاشانیش ئەگەر جددی بین من پێم وایە ڕێگە نادرێت لە مینای ژیانیشەوە ئەو نەوتە بفرۆشرێت دوجاریش نەوتی ئەو زۆنەی کێچێتی دەسەڵاتی بەسەرهەیە چکە بەداخەوە لەم جارێکتر گەڕاوینەوە حکمی میلیشیا و حیزبایەتی و واقعا هیچ گومانی تیانێ و ناشارێتەوە ئەگەر ئەمانە بکرێ من پێم وایە فشارێک دەبێت بۆی کە ئەو بڕیارە جێبەجێ بکرێ یان ئەمە شانەگەرێکی زعیفە پارتی دیموکراتی کوردستان بۆی ئەو بڕیارە جێبەجێ نەکرێ و لەژێر فشاری خەڵکو ئەو چوارلایەنە ئامادە بێ بڕێک لەو پارانە بخاتەوە بازار و بەشێک لە موچەی لێ بدە زۆر باشە محمود ئێوە وەکو پەرلەمانتاران بە تایبەتی ئەو چوار فراکسیۆنە و لەگەڵ ئەو کوتلانەی کە دەنگیان داوە هاوکار بوون بۆ پرۆژە یاساگا تایبەتی ئەو بڕگانی کە پەیوەندە بە هەرێمی کوردستان ئەوە بارودۆخی پێشمەرگە و سەرچەم هاوڵاتە لە هەرێمی کوردستان ئێوە تا چەند چاودێری بن بەسەرەوە ینی هەرەونە یاساگا بڵین جێگی کرایتر ئەوەندە وازێنن یان کاری تتان چییە لە داهاتوو ئەرچی ئێمە لە
ئەرکی ئێمە بە دوو قۆناغێکیان مفاوەزات و لۆبیکردن بۆ تێپەڕانی قانونەکە بۆ ئەو مادانەی کە داماننا لەناو قانونەکە قۆناغی دووەمی ئیشی ئێمە بریتە لە چاودێریکردنی حکوومەتی ئیتیحادی بزانین ئەوەنەی پەیوەندی بە حکوومەتی ئیتیحادی هەیە کەم تەرخەیبیەکە لە جێبەجێکردنی یانە چکە ئەم ڕێککەوتنە دوولایەنەیە پەیوەندی بە حکوومەتی ئیتیحادی و پەیوەندی بەم حکوومەتەشەوە هەیە لێرە ناوێن ناوە حکوومەت و من پێم وایە حکوومەت نییە لەبەر ئەوە پەیوەندی بە هەردوو لاوە هەیە بەشەکەی کەم تەرخەمیەکەی حکوومەتی ئیتیحادی ئێمە چاودێری ئەەکەین و ئێمە مەسئولین لەوەی کە ڕێگەنە دەر حکوومەتی ئیتیحادی ینی جێبەجێی نەکا یا پشتگوێی بخە ئەوەی کە ماوەتەوە لێرە پێویستی بە گوشاری بەردەوام هەیە طبعاً یەکێتی ئەم چوار فراکسیۆنە حیزبەکانیان مهمە چکە چوار فراکسیۆن کە ئەم ئیشەمان بەیەکەوە کردووە بێ لێرەش حیزبەکانمان پشتیوانی لەم قانونە بکەن لێرە لەبەر ئەوە لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی بەکارهێنانی کەناڵی سیاسی خۆیانەوە و گوشاری سیاسیەوە هەر چواریان گوشار بکەن بۆ ئەوەی پێڵەن حکوومەت جێبەجێ بکەن ئەگەر مەسئولیەتی سەرشانیانە ئەرکی سەرشانی حیزبەکانە کە بڕۆن بێنە مەیدان بۆ جێبەجێکردنی ئەو قانونە چکە بەدیلیکە نییە بەدیلەکە یا مافیای نەوتەکەەوە حاڵی هەرێمەکەمان و حاڵی میلەتەکەمانی گیانەوە بەم قۆناغا هی دووەمیان ئەمەیە کە ئێستا ئێمە کردومانە چێ بەدیلێکیکەی هەیە بەدیلیکە نییە لەبەر ئەوە شتێک نییە ئەمە پرۆژێکی استراتیژیش نییە بڵێ ئمە بە چەند قۆناغ و بە چەند ساڵ و ئەوانە ئەتوانم تاوی بکەن شتێکی ئانیە ئێمە چارەسەرێکی کتوپڕمان دۆزیوەتەوە بۆ ئەم حاڵە خراپەی هەرێمی کوردستانی تیاژی تەنیا ڕێگەی چارەسەری خێرا ئەمەیە کە ئێمە کردومانە هیچ ڕێگەیەکی کە نییە لەبەر ئەوە بێن ئەو چوار لایەنە بێن گوشار بکەن لە لایەنەکەی کە کلیلی هەموو شتەکانی بەدەستە مەبەستم پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ گوشاری لێ بکەن بۆ ئەوی قانونە جێبەجێ بکە ئەبێ شەقام لە گوشارکردن بەردەوام بێ و ئەبێ پەرلەمانی کوردستانیش بعد هینە لە کار خراپێ بعد دەرگاکەی داخرابێ شەرعیەتی هەیە تاکە دەستگایەک کە شەرعیەتی قانونی و شعبی هەبێ پەرلەمانی کوردستانە بێ پەرلەمانی کوردستان خۆی ئەکتیڤکەوە ئەو فراکسیۆنانەی کە لەوێ ئێمەین بوون ئەم فراکسیۆنەکان چوار فراکسیۆنەکەی ئێرەش بە عینەش دەرەجە بکەونە کۆشش بۆ ئەوەی گوشار دروست بێ و قانونەکە جێبەجێ زۆر باشە جێبەجێکردنی ئەو قانون و یاسایی کە هەیە لە بودجە و بە تایبەتی بڕێگان کە ئەو بڕگە و مادانی کە تایبەتە بە هەرێمی کوردستان تا چۆن گرتی باشبوونی دۆخی دارایی و ئابووریەدا لە هەرێمی کوردستان بەلای کەمەوە چاتەن دیراسە کراوە ینی بەلای کەمەوە ئێمە لە هینمان هەیە طبعا موازنە چەند بابێکە موازنەی عامە لە ناو موازنەی عامە هی موازنەی حاکمە و سیادیت هەیە ئەمانە بە هەمویان لە یەشی بەی هەرێمی کوردستان نزیکەی 10 تریلیۆن دیناری بۆیەت بێجگە لەوەی کە طبعا لە قەرزە بەشدارە بی ینی قەرزی شت بۆ دێت ئەگەر ئەمەمان جێبەجێ کرد حکوومەتی ئیتیحادی چۆن مشهوری ئەوە ئەخوا ئەگەر پارەش نەختینەشی نەبێ لە بانقی مرکزی پارە ڕائکێشێ بۆ ئەوەی موچە زامن بکە ئەو حەقی ئێمە ئەچێتە ینی بەشی ئێمە ئەچێتە ناو ئەوەشەوە یعنی لە هەموو حاڵەتێکە حکوومەتی ئیتیحادی بەم هەموو قەیرانی کە هەیەی بە شەڕی داعش طبعا شەڕی داعش لێرە بۆ مافیاکانی نەوت بۆ بە کیمیا چکە لە شەڕی داعشە قازانجی زیاتریان کردووە بیری نەوتی زیاتریان دەستکەوتووە نەوتیان زۆرتر دزریوە و پارەی بێگانەشیان بۆ هاتووە بە ناوی ئەوەی کە بۆ پێشمەرگە کە بەشی زۆری بۆ خۆیانەبن ئەمان لە شەڕی داعشا مافیای نەوت لە هەرێمەی ئێمە قازانجی کردووە زەرەری نەکردووە بەڵام لە حکوومەتی ئیتیحادی بە پارەی خۆشی شەڕی داعشی کردووە و ئەو هەموو خەڵکەشی ژیاندووە و هی حەقی کۆمپانیەکانیش ئەدا حەقی هینەکانیش لەبەر ئەوە هەوڵیشی داوە موچە لە یەک ڕۆژ دوان ناکەوێت لەوێ لەبەر ئەوە ئێمە ئەگەر ئەم قانونەمان جێبەجێ کرد بێجگە لەوەی ئەو 10 تریلیۆن دینارە بە خۆڕایی بۆمانە ینی قەرز نییە لەسەرمان بیەینەوە لە وەختی خۆشیان موچەیەت موچە ئەگەر لە سەتاسەتی موچەی هەرێمی کوردستانیش تەمین نەکە ئەمە بەلای کەمەوە لە سا 75 بۆ 80 ئەوەی ئەو خەڵکەی ئێستا بە 3 مانگ جارێ لە سا 25 موچە کۆنەکەی وەرەگرێ تۆ نەی هەموو مانگە لە سا 75 تا 80 موچەکەی خۆوەرگری بەبێ دواکەوتن
طبعا کە ئەمە بوو بازاریشە بژێتەوە ئێستا دوکاناریش کاسپی نەماوە چکە خەڵک پارەی پێ نییە بچێت لە بازارڕە پێویستیەکانی ڕۆژانی ژیانیش بکڕێت لەبەرەوە دوکان و بازارش وەستا ئەو ڕێکەوتنی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەبوو لە ساڵانی ڕابردوو هەر لەسەر هەمان ینی ئەوەیە باز لەوەکرێت کە هەمان بڕەنەوتە کە ئێمە بەڵێ دەستکاری بڕەکەیمان نەکردووە خۆی کردوێتی خۆی مەمنون بووە لە 2014 کە ئەمەی کردووە بەڵام دەرکەوت لە 2015 کە کردمان بە قانون 2015 2016 دەرکەوت کە ئەمە بەس بۆ چاواشەکردنی خەڵکی کوردستان ئەمەی کردووە بەمبەستی جێبەجێکردن نەبوو ئێمە ئیلزاممان کردووە ینی قانونەکە سیفەتی پێشتر لە 2015 و 16 اختیاری بوو جێبەجێکردنی بەڵام لەما کردومانە بە ئیلزامی بە زۆر ئەبێ جێبەجێ بکە جێبەجێی ناکە محکمە ئیتیحادیە توانین بەڵام ئەو کاتێک کە بڵین ئیتفاقەکە کرا و ڕێکەوتنەکە کرا ئەوە بوو بڵین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ئەوە بوو بیانەکەی وتی ئەوە یان بڵین بەغدا وتی ئەوە کاتە حکوومەتی هەرێم نەیتوانی ئەو بڕێکە لە ڕێکەوتناکەیە بینێرە ڕۆژانە بەڵام حکوومەتی هەرێم بەوە وەڵامی داوە ئەو کۆتایی مانگ ئەو کاتە حساباتی هەموو ڕۆژەکان ئێمە بۆ کاتە ینی شتێک دروست بوو لەوایتر گەشت لە ڕاستە ئەوەی کە پێڵێن حکوومەتی هەرێم بەس ئیشی چاواشەکردە وەزارەتێکیشان هەیە لە جیاتی ئەوەی ناوی وەزارەتی سامانە سروشتیەکان بێ حەقە ناوی بنێن وەزارەتی چاواشەکردنی خەڵکی کوردستان چونکە ئەم وەزارەتە وەکو کاکداراوەتی خۆی وەزیر بۆ ئەم وەزیرە کە مقاشە طبعاً بەدەست مافیای نەوتەوە بەکارەهێنرێ ئەم وەزیرە خەڵکی کوردستانی تووشی ئەم قەیرانە کردووە و هەرێمی خستۆتە سەرساجی عەلی چونکە بۆ نەوەکانی ئایندەش قەرزاری کردووی لە ڕاستیە ئەوە درۆیە کە ئەڵێن بەغام و چەی بڕی ئەمە درۆیە من زۆر جاروتومە هیچ مناسبەیەک نەبووم پرسیارم لێ بکرێ وەکو خۆی جوابی نێمەوە ئەمە لە کۆتایی 2014 لە مانگی 12 2014 عادل عەبدولمەهدی وەزیری نەوتی حکوومەتی ئیتیحادی بووە هات لەگەڵ نێچیروان بارزانیە کە پێ ئەڵەن سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەوە ڕێکەوتنێکی جەنتەڵمانیان کرد بە نووسراو نەبوو بەزارەکی ڕێکەوتن بۆ ئەوەی ئەم قەیرانە لە بینی ئەم نەبمانی متمانەوە ئەوانە لە بینی حکوومەتینە لە سەردەمی لەسەر ململانەی تایبەتی و شخصی بینی مەسعود بەرزانی و نوری مالیکی هەرێم تووشی قەیران بوو بۆ ئەم قۆناغە تێپەڕێنن هاتن ئەمەیان کرد کە کردیان ئەبوو لە یەکی 2015ەوە جێبەجێ بکری ئەم ڕێکەوتنە ئێمە خستمانە ناو قانونی موازنەوە کە چوە ناو قانونی موازنیشەوە ئیجباری لە یەکەوە دەست پێ بکەیت ئەمان لە یەک هەتاوەکو 23 کە ئەبوو هەموو ڕۆژێ 550,000 بەرمیل بن ئەمان لە باشترین حاڵەتە لە یەکێکە تا 23 لە 150,000 بەرمیل تیان نەپەڕاندووە حکوومەتی ئیتیحادی پرسیاری لێ کردوون بۆچی نەوتەکە نانێرن توانە خەلێلی فەنیمان هەیە طبعا ئەمە ناچێتە ئەمە درۆیەکە ئەکرێ بە بچێتە خەڵکی سەر خەڵکی هینەوە ینی بچێتە عەقلی خەڵکی سادەوە کە ئاگای لە وەزعەکەنێ بەس حکوومەتی ئیتیحادی ڕۆژانە لە یەک ڕۆژە 6 راپۆرت ئەگاتە وەزارەتی نەوت ئەگاتە وەزارەتی نەوت ئەگاتە بەڕێوەبەرات گشتیەکان ئەگاتە هەرچی مؤسساتی وەزارەتی نەوت هەیە کاتە شەریکاتی نەوت هەرچی لە عێراقا ئیشەکەن لە ڕێک ڕۆژە 6 دانە راپۆرتیان ئەگاتێ بەیانی راپۆرتێک لە نەوتی شیمالەوە راپۆرتێک لە نەوتی جنوبەوە راپۆرتێک لە جەیهانەوە ئێوارەش ئەینەشت یەک راپۆرتی تر لەو سێلایەنەوە ئەچێت بۆ وەزارەت و بۆ یعنی بەدەیان و بە سەدان فەرمانبەری گەورە ئەیبینن لەبەر ئەوە ئەوان ڕقەمە ئەسڵەکەیان لەلایە پێیانوتون بناڵ ناخەڵەتێنن ئێمە زانین ئێوە چەند ئەنتاجەکەن و چەند ئەنێرن لەبەر ئەوە ئەو هینە لە ئیعلامی عەرەبی کردی بە هەڵا طبعا حەقیانە لایەنەکانی ناو حکوومەت کردیان بە هەڵا ئێوە ڕێککەوتون کە 550 بنێرێ و 150 نێرە بۆ یەکەن کە چوە ناو میدیاوە ئەمان کەوت نەخۆیان کۆبنەوەشیان کرد من ئینەکەم بڵاو کردوتەوە ئەختی خۆی بە نووسین بڵاو کردوتەوە ئاشتی هەورامی خۆی لیستێکی داناوە لە 23 هەموو ڕۆژێک لە 23 هەتا 12 2015 جەدوەلی داناوە لە 23 هەموو ڕۆژە چەنە نێرێ لە 22 چەنە نێرێ هەتا بە ڕۆژانە دایناوە هەتاوەکو 1.5 ئەوەی خۆشی جێبەجێ نەکرد لە 1.5 وتیان جێبەجێیەکەن کە وتیان جێبەجەکەین ئێمە فراکسیۆنەکەی خۆمان کۆبوونەوەی خۆمان زانیاریمان دەستەکەوێت لە بەغا و نێتیشیان ئەخوێنینەوە ئێمە فراکسیۆنی خۆمان کە کۆبوونەوەمان کرد بە سەرکردایەتی خۆمان لە کۆبوونەوەی خۆمان ڕێیەکماندا وتمان لە 1.5
تا کۆتایی پێنج جێبەجێی ئەکەن لە دواییە طبعاً قانونی موازنە لەسەر ئینفاقی فیعلی دانراوە نەک لەسەر تەخمینی ئەوان ئەو حکوومەتەی کە پێڵێن حکوومەت لە هەرێب ئەو کاتە داوای ملیارێک و ئەوەنە 200 ملیۆن دۆلار ئەکا طبعا حکوومەتی ئیتیحادی نایەتێ چکە ئینفاقی فعلیە نەک تەخمینی لەبەر ئەوەی کەن بە هەڵاویکەن بە بیان و ئیتر نەوتەکە نانێرن ئێمە ڕێی خۆمانماندا وتمان ئەمە نێتی ئەو حکوومەتەیە کە پێڵێن حکوومەتی هەرێم لە یەکی پێنجەوە جێبەجێەکە تا کۆتایی پێنج لە دواییشە حکوومەتی ئیتیحادی ملیارێک و 200 ملیۆن دۆلاری ناتێ ئەویش ئەڵێ ئیتر من نەوە نادەم چکە حکوومەت حەقم ناتێ وە واش دەچوو سیناریۆکە هەرەوە بوو کە ئێمە پێشبینی سادارە ئێستا لە سەروبەندی ئەوە چۆنەڵێ گەڕەشی تری دانوسانەکان لە نێوان لاەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دیسان دەستی پێگرتوێتەوە بە پێشخەری پارتی دیموکراتی کوردستان و لە نیوەیە چۆنەڵێ لە بەشێکی یا وەساوە و تایسە هین بۆ نازم ئەمە تاسیری لێ ئەم بڵێن جێگیرکردنی یاسای بودجە لە عێراقدا تاسیری کردوتە ئەو دانوستانانەیان ئەوە چۆن وەساوەوە تا چەند تۆ گەشتبینی بە ئەنجامی ئەو دانوستانانە یان تەنها کات بەڕێکردنە وڵا لە ڕاستیدا من دانیشتە دانووسان و گفتوگۆم پێ باشە و پێشم وایە بە حیوار و گفتوگۆ نەبێ ناگەین ئەنجام واگەرە من نەبێ بێ پەنا بۆ ڕێگا چارەتر بەرین کەەوە خزمەت بە کەس ناکە بەڵام ئەوەی کەبینم شێوازی دانیشتن و گفتوگۆکان و سەردانەکان تەنها بۆ کات بەڕێکردنەوە هیچی تر نییە و ئەوە چارەسەری کێشەکان ناکە و مؤسساتی دەوڵەت و هەرێم ناکەونەوە گەر نە پەرلەمان دروزە بێتەوە و نەسەرۆکایەتی حکوومەت گۆڕانکاری بەسەرادی و نەحکوومەتی جامادەیە گۆڕانکاری بکە و دوجاریش کە ئەم بڕیارەی پەرلەمانی بەغدا لە موازنەی 2017 بڕیاریدا کە لە بەرژەوەندی خەڵکو و ئەمانی نوێنەری خەڵکی کوردستانن خەڵکیش بە دوای ژیان و ژێوی و گوزەران ئاگەڕێ من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان فشارێکی زیاتری کەوتە سەرسا دەیەوێت جارێت چارەسەری ئەوە بکە و پاشانش بێتەوە سەر گفتوگۆ دانووسانەکان کە بەم شێوازەی ئێستا بە بۆچوونی من هیچ جۆرە گۆڕانکاریەک ناکرێت چۆن ئامادە نەبن پەرلەمان کارا بکەنەوە ئامادە نەبن ئەو گۆڕانکاریانەی تر بکەن هەر قسە بێ من پێم وایە ئەوە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ناکرێت لە هەمووشی مەترسیدارتر من یەک دووشی دەبینم یەکێکیان ئەوەیە چاواشەکردنی خەڵک کە بەڕاستی بەناوی حکوومەتی هەرێمەوە لە کەناڵەکانی دەسەڵاتەوە باس لەوەکەن هەرێمی کوردستان وەزعی باشە و کێشەی نییە و بەغدا بێ سەروبەرە و بەغدا بودجەی نادیارە و بەغدا بە راپۆرتی ئەم شەوە کە خۆم گوێم لێ بووە ینی بەڕاستی ئەوەی کە شتێک لە سیاست بزانێت لە ئیدارە بزانێت لە یاسا بزانێت لە حکوومەتداری بزانێت ئەزانێمە چاواشەکارێکی زۆر ڕوونە مامۆستا مەحموود باسی کرد بەغدا خاوەنی بودجە و میزانیەکە کە زۆر ڕوون و ئاشکرایە تا ڕادەیەکی باش بەراورد ناکرێت بۆی هەرێ دوو بەغدا ئەوەی من بزانم نەوتیان داناوە بە 42 دلار ئێستا سیاری 50 دلار و زیاتریشە بەغدا دیناریان داناوە بە 180,000 بیگۆڕنەوە 100 دلار کە زیاتریشە بەغدا احتیاطی هەیە بەغدا قەرزی پێدرێ بەغدا مامەڵەی نێودەوڵەتی لەگەڵ دەکرێت بەغدا قەرزەکانی بە فایدەیەکی ڕەمزی وەردەگرێ بەڵام ئێمە هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵە بە حساب ئێمە خۆمان بودجە دابینەکەین 20 ملیار قەرزار بووین یان نێوتیشمان کڕیا 20 ملیار قەرزار نابووین بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە ببزانین ئەم سامانی وڵاتە چۆن وا بە هەدەر دراوە بۆیە لە جێ خۆیەتی لەم گفتوگویانە بە جددیشی قسەی بکرێ و دانووسان بکرێ من لەگەڵیام و ئەم چوارلایەنەش ئەگەر مەبەستیانە زۆر بە ڕاشکاوی داوای گۆڕانکاری ڕیشەی بکەن لەم بارودۆخەی کە هەیە هەرچەند لە وەڵامی چوار فەراسۆنەکە کە دوێنێ ئاڕاستەی داواکەی حکوومەتی هەرێمیان کرد بۆ دانیشتن و کۆبوونەوە ئاماژە بۆ کراوە ئەگەر پابەندنامە بە یاساکەەوە بەدیل و هۆکاری ترەوە دۆزێ بەوەی کە دۆخی هاوڵاتیان چاک کرێت من هەمومان داوای حاڵی خۆم ئێستا ئێمە کوردستان دەرفەتێکی مێژەی بۆ ڕخساوە بۆی ببینە دەوڵەت و بە درەجای 100 ساڵی ڕابردوو دەرفەتی ئەمان بۆ نەڕخساوە وە کوردستان ئێستا وتمان خاوەنی ئیدارەی خۆمانین خاوەنی ئابووری خۆمانین زۆر دڵخۆش بووین و ئێستاش ئەم دەرفەتە بۆی لە دەستمان دەرنەچێت من بەش بە حاڵی خۆمە ڕای خۆمە من پێم وانە کێشەکە شەخص و حیزب و بنەماڵەش بێ بەڵێ ئەوان سەبەب و کارەسات بوون ئەم وەزعیان خەڵقاندەوە بەڵام ئێستاش ئەگەر ئامادەن چاکسازی بکەن ئەگەر ئامادەن یاسا سەرۆر بێ ئەگەر ئامادەن خزمەتی خەڵک بکەن باوەڕکە کاک مەسعود 100 ساڵی تریش لەوێ بوایە لەوە چ زۆرینەی خەڵکی کوردستان گوێی لەوە نەبووە خەڵک بە دوای ژیان ئاگەڕێ وڵاتانی خەڵکی ئێمە ئاستی وشیاری لە خەڵکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەرەوەی دیکتاتۆریە زۆر زاڵ بوو بە سەرمانە
خەڵک ئەوەندەی ژیان و گوزەرانی ئەوێ بە دوایەوە نەگەڕاوە بە سیستەما ئەوە خەڵکە ڕۆشنبیرەکە و نخبەکەی حەزەکە سیستم و یاسا هەبێ و ئێمەش وەکو فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیامان لێبێ بەڵام زۆرینەکە بە دوای ژیان ناگەڕ وڵاتانی کەندا و لەبەرەوەی خەڵک ژیان و گوزەرانی باشە سیستمێکی پاشایەتی هەیە بەڵام داوای گۆڕانکاری ناکەن لەبەرەوەی ئەم پاشایانە خزمەتی خەڵکەکانیان کردووە وەکو خەڵک دەژین یا خەڵکەکە ژیان و گوزەرانێکی باشی هەیە خەڵک داوای گۆڕانکاری نەکردووە من بۆ بۆچوونی خۆم پێما بۆ گەرەمانە خزمەتی خەڵک و دووسانم کردایە خەڵکی ئێمەش داوای گۆڕانکاری لاوە نەدەکرد ئێستا دایانێ بەبێ یاسا بمێنەوە 100 ساڵ باوەڕکە خەڵک لەوە چوو زۆرینەکەی لێ بێدەنگ وایە گوت ژیان و گوزەرانمان باشە وڵاتەکەمان ئاوادانەوە بەرەو پێش دەچین و دەرگای هەموو دنیامان بۆ کراوەتەوە بەڵام ئێستا خەڵک وەزێک دەبینێ ئاوات بۆ بەختە خوازێ تاکی کوردی تووشی بێهیوایی بووە یعنی ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە ئەم دەسەڵاتە کوردیە زۆر بێباک کاکە زۆرینەی خەڵک ئێستا لە دەوڵەتی کوردیم ناوێ ئەو دەوڵەتەی دەیان ساڵە خوێنی بۆ ڕێژین هەموو شەهیدمان داوە ژیانی خۆمان لە پێناوە بەخت کردبا و باپیرانمان لەو ڕێگای ڕۆیشتن ئێستا خەڵک هاتوۆتە سەرەوەی پێی وابێ بڵێ ئەگەر دەوڵەتی کوردی وابێ نامێ و ئەگەر وڵات ئاوا بێ نامەوێ و ئەمە ئەبێ گوێ بۆ خەڵکە بگیرێ ببزانێت چی ئەو خەڵکەی گەیاندەوە ئاستە بۆیە ئەگەر چارەسەرێکی ڕیشەیی نەکرێ بۆ ئەم کێشانێ و ئەم قەیرانە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە من پێم وایە هەمووی لە دەست دەدەین و کە شتێکەش غەرقە بێ و ئەم حیزبانەش هەمویان تیا زەردمەنە بن و خەڵکی کوردستانی بەڕاستی ئەگەر چاوەڕێ ئەمانە نوێنەری خەڵکن چارەسەریان بۆ بکەن نەیکەن خەڵک قبڵ ناکە ئەو کاتە کە ئاگرک کەوتەوە بەڕاستی تەڕوشک بێکەوە سووتێنێ من بۆیە بەزاکە بە باش نبینم ئێستا زەمینە لەبارە بۆی قسە بکەین ئەو شەڕی داعشیش نەماوە چەند دەسەڵاتی کوردی زۆر لە ئیسفادەی گەورەی لێ کرد لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و دارایی و لە هەموو ڕوویەکەوە ئەو داعش بەرەو نەمان و بێهێزبوون و پوکانەوە دەچێ و ئێستا کاتی ئەوەیە بەڕاستی بتوانین هەمومان پێک بین و هەنگاوێک بێنە خوارەوە چیتر ڕاستیەکان لەو خەڵکە نەشارینەوە چیتر بەڕاستی دزی و تاڵانی لەوە زیاتر پێویست ناکە شەفافیت خەڵک چی بکە ینی لەو نەم پێم وایە ئێستا ئەرکی حیزبەکانە ئێستا لەم قۆناغە ئەرکی حیزبەکانە کە بێن نوێنەرایەتی خەڵک بکەن و ئەوان پلاندانێن من خەڵک هەموو گۆڕانکارێکی پێکرێن خەڵک حیزبی داناوە خەڵک حکوومەتی داناوە خەڵک گەورەترین دیکتاتۆری لەم سەر ئارزە خستووە ناوە ئینکاری ناکرێ خەڵک هەموو گۆڕانکارێکی پێکرێ بەڵام پێشەوەی خەڵک بگاتەوەی گۆڕانکاری بکە و پێم وایە لەبێ ئەم حیزبانە کە نوێنەری خەڵکن ئەو کارە بکەن دوجاریش خەڵکیش کەسێک ڕابەرایەتی نەکە هەر سەرکەوتو نابێ هەموو خەڵکی کوردستان بێتە سەرجادە لایەنێکی سیاسی ڕابەرایەتی نەکە ئەنجامی نابێ دەبێ کەسێک هەبێ خەڵک لە ئێرانە لە دژی ستەمی پاشایەتی ڕاپەڕی بەڵام ئیمام خومینی و جەماعەت توانیان ڕابەرایەتی بخۆ خەڵکی ڕاپەڕی هێرەوانە شیعە نەبوون هەر ئیسلامیش نەبوون کورد و شیعە و توودە و ئەنواع ئەشکال هەموو لایەنێک ڕاپەڕی بەڵام هیمەوە کەسێک توانێت ڕابەرایەتی بکە و شۆڕشەکەش سەری گرت و لە هەمتەواوی دنیاوایە ئەبێ کەسێک حیزبێک لایەنێک جیهەتێک هەبێت سەرپەرشتی خەڵک بکە بۆ ئەم حیزبانە مەسئولیەتیان لەسەر شانە ئەگەر هاتنە سەر شەقامیش بێ ئەگەر خۆپیشاندانیش بێ ئەگەر خەباتی مەدەنیش بێ ئەگەر سیاسیش بێ ئەبێ ئەم حیزبانە ڕابەرایەتی خەڵک بکەن خۆی جیاوازیێک و تایبەتمەندیێک هەیە لە هەرێمی کوردستان هەر لە 2011 کاتێ لە حەڤەی شوباتە خۆپیشاندان و ناڕەداتی خەڵک دەست پێکە هەرچەند دۆخی بژێوی و ئاوری خەڵک بە بەراوردبێرا زۆر باشتر بوو ینی ئەو لایەنانی کە خۆشیان بە ئۆپۆزیسیۆن دانا ینی خصوصیەتی زۆر جیاواز و زۆر تایبەتبوون و لە چاو وڵاتانی ترا نەهاتنە ینی بەڕاستەوخۆن پشگیری خەڵکیان نەکرد ئێستش بە هەمان شێوە ئەو دۆخە ڕاستە و قسەی تۆ 100% ڕاستە هۆکارەکەشی ئەوەی لە وڵاتی ئەمە سیستم یاسانێ لە وڵاتانە یاسا هەیە ئۆپۆزیسیۆن یاسای پارێزی یان ئۆپۆزیسیۆنەکە دەستی لە هەموو شتێک بەرداوە شەڕیمان و نەمانەکە بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکە لە وڵاتی ئێمە بڕاستی حیزبەکانیش کەوتونە ژێر فشاری ئەو دەسەڵاتەوە ئەوە نابێ ڕاستیە فشاریەوە لە وڵاتی ئێمە حیزبەکانی فشارێکی زۆریان لەسەرە لەبەرەوەی لێرە میلیشیا حکومەکە ئەو حیزبانە خاوەنی میلیشیا و هێزن چەندین بارەگایان سووتاند و چەندین کەسیان خستە زیندانەوە و چەندین کەسیان کوشت و تیرۆرکردن و هەموو ئەمانە کارێکی زۆر ئاسایی ئەکرێ بەداخەوە حیزبەکانی ئێمەش کەوتونە ژێر ئەو فشارەوە من وایە بینم بەڵام من پێم وایە دەرەنجام ئەوەش تا سنوورێک دەتوانێت تحمل بکرێت هیوادارم دانیشتن و گفتوگوانەی کە هەیە ئەم جارە بگەنە ئەنجامێکی باش و هەم ئەو بڕیارەی کە لە پەرلەمانی عراق دەرچێت جێبەجێ بکرێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هیچ گومانی تیانە گەڕانەوەی پارێزگاکان بەسەر بەخۆی مامەڵە لەگەڵ تۆزێک لە ڕووی یاساییشەوە لەوە چه ئیشکالێک هەبێ ئەوان لەگەڵ هەرێم مامەڵە بکرێت بەس خۆکە کە ئێمە هەرێمیش بووین تا 2006 کە حکوومەتی یەکگرتو دروست بوو دو وەزیری داراییمان هەبوو دو وەزیری ناوخۆمان هەبوو دو وەزیری پێشمەرگەمان هەبوو
ئەو پارەی لە بەغداوە دەهات بەش دەکرا ئەگەر بەغەڵەتانە چوبم لە 143 بۆ هەرێمی ئەملا لە 147 بۆ دهۆکەوە لێرە ڕۆی بە پێژمارەی دانیشتوان 57 عفو ئەوە لەبەرەوە ڕێژەکە دیار بوو بەشکردنی ئەو داهاتە بووە زۆر ئاساییە بەو شێوازەش مامەڵە بکرێ بەڵام ئێمە بێ ڕێگە چارەی تری بگرینە بەر ئێمە نابێ باس لەوە بکەین بڵین با چارەسەری کێشەی سلێمانی بکەین ئەی خەڵکی کوردستان ئێمە خۆمان بە نوێنەی لە خەڵکازانە وڵاتە بەی خۆمان نەزانین و من پێشم وانە خەڵکی کوردستان لە دهۆک و هەولێر ڕێزان لەوەی سلێمانی باشتر بێکاکە و باشترین بەڵگەشت بەڕاستی دوێنە خۆپیشاندانێکم بینی لە هەولێر لە حەزمەکەرە و خۆپیشاندانە بۆ داواکاریەکانی بۆ داواکاری مافی خەڵک بێ بۆ سەر بەخۆی کوردستان بێ بۆ ژیان و گوزەرانی خەڵک بێ بۆ کارەبا بێ بۆ موچە بێ لەسەر قسەی هەڵەیەک پەرلەمانتارێک کە کراوەیان نەکراوە بەڕاستی هەستەکەم هێزی سەربازیان هێناوەتە سەرجادە هاوڵاتی ئامادە نییە بێت چونکە هاوڵاتی هێزی ئاسمانی لە ناوماڵەکەی خۆشیان گەرم نیە تا بەم سەرماوێتە سەرجادە هاوڵاتی موچەی نیە هاوڵاتی لەوە چێ ئەژنۆی بلەرزێن نتوانێت بێتە سەرجادە هاوڵاتی ئامادە نییە بێتە سەرجادە پشتیوانی لەو دەسەڵاتە بکە بێ پەنا بۆ بەرن بۆیە من پێم وانی خەڵکی کوردستان لە هیچ شوێنێک وەزعی باشتر بێت لە لایەکی تر و ئەم بڕیارەی فراکسیۆنەکانی ئەو چوارلایەنە لە بەغدا داویانە لە بەرژەوەندی سەرجەم خەڵکی کوردستان و موچەخۆرانێتی لە زاخۆ هەتا خانەقین و هیوادارم سەر بگرێ و هیواداریشم حیزبەکانیش پشگیریان لێ بکەن بە هاوکاری هەردوو لە دەتوانم فشارێکی ڕاستی و جددی دروستکەنەوە پێشم وایە دوجار ئەنجامی باشی دەبێت دەستخۆش بەوەسا لە کۆتا دەرفەتە وازم کاتەکەش مامتەریکە تەواو بێت توانین دواوتەی خۆت بگەێنی مامەساوەکو پەرلەمانتارێک ینی تۆ باس لەوەگرت کە چاودێرێکی وردە بن بەسەر جێبەجێکردنی یاساکەەوە ئەرچی لایەنە سیاسەکانەوەی کە پاڵپشتی فراکسیۆنەکانی خۆیان بن کە خەڵکیش دوادار دنیاوە بە هەموو نوێنەرەکان لە فراکسیۆنە جیاوازەکانە ئایا ئەو دۆخەمانەوەی بەو شێوەیە لە قازانجی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەت نابێت بەڕای تۆ طبعا حکوومەتی هەرێم ئەمە من هەموو جارێ ناچان بڵێم ئەوە پێڵێن حکوومەت چکەم بڕام نییە حکوومەت هەبێ ئەوەی لە هەرێم پێڵێن حکوومەت و لەگەڵ حکوومەتی اتحادی هەم وەختی خۆی مالێکی و ئێستش عەبادی لە قازانجیانە بە هینە کۆنەکە بڕا کە کەس هەردوو لایەن هین بن ئازاد بن جێبەجێکەن یا جێبەجێ ناکەن چکە ئەو لاش قازانجێتی و ئەم لاش مافیای نەوت لە قازانجێتی بەڵام ئەمەی ئێمە کردومانە لەوە چۆتە دەرێ ینی حکوومەتی اتحادی بە تایبەتی لە شخصی عەبادیە پێی خۆش نییە ئەم قانونەوای لێ هاتووە بەڵام تازە بووە بە قانون و ئەبێ جێبەجێ بکە کە بوو بە قانون ئێمە مافی خۆمانە چاودێری بکەین بەشەکەی خۆمان چاودێریەکەین ئەبێ لێرەوە گوشارەکە بکرێت چکە لێرە مافیای نەوت لە ئەم قانونە لە زەرەرێتی و پێم وانییە ناچاری نەکەی جێبەجێ ناکە ئابێ مافیای نەوت ناچار بکرێت ئەم قانونە جێبەجێ بکات چکە بە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ومێدەکەی بێنە ژێربار ئەو پارتی وازەحە ینی پارتی لەوێ فراکسیۆنەکەی ئەسڵەن تەخوینیشی کردین ینی پارتیش کێ پارتیش بەدەست ئەو گروپی مافیای نەوتە من مجارێ وتومە بەزەین بە پارتیایەتەوە چکە پارتی بووە بە واجیهە بۆ گروپێک کە هینێکیان هەیە وەکو معمل هین وایە وەکو معملێک وەکو کۆمپانیایەک وایە ئەم حیزبە بەکارێ هێنرێ بۆ بەرژەوەندی گروپێکی دیاری کراو هەمومان نەزانین ئەو گروپە چێ و هەموو سامانی کوردستانیش ئەو گروپە ئیبە لەبەر ئەوانە بەکارێ هێنن وەکو فەرمانبەر بە موچیان ناو نەتێ بەکاریان هێنن سیاسەتیان بۆ ئەوکەن ڕێکلامیان بۆ ئەوکەن خەڵکیان بۆ تەخوینەکەن ئەو سیناریوانەکەن کە لەسەر قسەی حەق ئەم هینا ئەوەکەن کە میلیشەکانە نەهێنە بەچی ئەو میلیشیان دروست کردوە بە پارەی جراوینەوە دروستیان کردوە ئەوە مشکلەیەکی اقتصادی ڕێعی ئەگەر حەلی نەکەین و یەکێک لە خەتەرەکانەوەی کاک دارا ئێڵێ لەگەڵ ڕێز من بۆچوونی تایبەتیم لەسەر دەوڵەتی کوردی هەیە گەورەترین خەتەر لەسەر کیانی کوردی لەسەر تاچی کورد لەسەر ئایندەی کورد دروستکردنی دەوڵەتی کوردی ئەلم لەحظە چونکە مافیای نەوت هەمووی قۆڕ کردووە ئێستا دەوڵەتی نییەوا لەیەکە سبەینێ دەوڵەتی هەبوو هەموو دەستی بەسەر دێگەڵە بەرەو ئەم لا ناشیە ئەوە ئەکا سبەینێت لە زاخەوە هەتاوەکو خانەقین و مەندەلی و ئەوانە ئەگەر سنوورێ پێجا بکرێتەوە دەسەڵاتی ئەڕاوە هەرچی قسە بکە زمانی بڕیا وەکو خۆیان هەموو جارەڵێن ئێرە شوێنی نییە لەبەرەوە زۆر خەتەرە مافیای نەوت بێت دەوڵەت دروست بە بە خوێن ئەبێ وەکو سووریا وڵاتەکەی وێران بکەیت تا ئەو دەرەکەی یا وەکو عێراقی سەدام حوسێنی لێ ئەبێ لە ناوان بەری ئەنجا وڵاتەکەشی لەسەر وێرانکەی جا تۆ چەند ساڵ دەوڵەت هەبێ چەند ساڵ تەنمەی مستەدامی پێڵێن تەنمەی مستەدامەت هەبێ لە پڕێکە ناچاری خوێن و
خوێن و سامان بی تاوەکو ئەو گروپە مافیاویە لەسەر کورسی حکومڕانی هێنینتە خوارێکە یعنی ڕەنجەڕۆیە لە نهایەتە لەبەرەوە نابێ بهێڵین لە ئەسڵا بە خراپی دروست دەستخۆش ئەسادارە لە دەرفەتی شەبوتۆ دەسەبژێری هەرێمی کوردستان ڕۆڵیان چێ بێ لەم کاتەیە ئەنی لەکوێی چارەسەران لەکوێی شارەکان قەیرانی هەرێمی کوردستانە هەموو تاکێک لێ بەرپرسیارەوە لەسەر و تاک و کۆمەڵگایشەوە حزبە سیاسیەکان هەمویانە حیزبە بەقەدەر حەج و قەبارە و بوونی خۆی و خەڵکی کوردستان چاوەڕێی گۆڕانکاریە و من پێم وایە ئەم گفتوگۆ دانووسانە ئەم جارە زۆر بەجددی بکرێەوە ئەو خاڵانەی هەیە بە ڕاشکاوی پێیان بوترێەوە ئەم حیزبانە داواکاری داوای گۆڕانکاری ڕیشەی بکەن وەگەر ئەمەش نەکرا دابنیشن پێکەوە بەڕاستی بە دوای چارەسەر بگەڕێن هیچ راوە هیچی تر خەڵک تەحملەوە ناکات دەستەوە ئەژنۆ دانیشین لەو بارودۆخە ناهەموارێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چونکە بەڕاستی خەڵک ڕێگای نەبێت لەگەڵ بەغا مامەڵە بکە و لێرەش ئەوە مامەڵی لەگەڵا بکرێ وەکوتم کارەساتێکی زۆر گەورە دروست دەبێ ئێستاش خەڵک هەر لەسەر ڕابردووەژی ئاوان ناکرێ بۆیە من بە دەرفەت ێزانم لەم دانیشتانە خاڵی جددی و ئەم چوارلایەنە بەیەکەوە پرۆژەیەکی هاوبەش بدەن پارتی دموکراتی کوردستان بۆ چارەسەری کێشەکان و گەر ئەنجامی بوو ئەوە سپاسی خوا بکەین و شتێکی باشەوە ئەگەر ئەنجامیشی نەبوو بیر لە چارەسەری تر بکرێتەوە هیچی تر ئاوا بێباک نەبین و حیزبەکان بە تایبەتیڵم بێباک دانەنیشن و چاوەڕوان نەکەن بۆ ئەوەی ئەوانیش هێز و پێز و توانا و پشتیوانی و جەماوەری خوان لە دەست نەدا دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێستان ماندوو بوون لە کاتمانگرتن بەڕێز دارە محەممەد ئەمین چاودێری سیاسی بەڕێز محمود ڕەزا ئەمین پەرلەمانتاری عێراق لە فراسیۆنی گۆڕان سپاسان نەگەین بەڕێزان بینەرانی بەڕێز بەم شێوەهاتی نەکۆتایی ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی پرس کە تایبەت بوو بە دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە یاسای گشتی بودجەی 2017 عێراقدا تا بەرنامە دەرفەتێکی تر بەخوای گەورەتان نسپێرین خاتان لەگەڵ